چۆن ئێمە وا بکەین هەست و سۆز و خۆشەویستی بۆ منداڵ دەرببڕین ئایا لە ئامێزکردنی منداڵ چۆن دەرونی ئەو منداڵە هەم لە ڕووی جەستەیەوانێ هەم لە ڕووی دەرونیەوانێ ئارامی دەکاتەوانێ هەر وەک شکسپیر دەڵێت لە جیهاندا سەرینێک نییە لە باوەشی دایکم نەرمتر بێت لەوانەیە ئەگەر ئەم وتێ تەنها بۆ دایک بێت لەوانەیە بۆ تەواوی ئەندامانی خێزان سوودی هەبێت و هەروەها گرنگ بێت بۆ منداڵەکە کاتێک تۆ بە شێوەیەکی زۆر باش لە باوەشی دەگری ڕەوان کاتێک کە مناڵێک ئەگری کاتێک کەشتێکی ئەوێت کاتێک کە دایکی ئەیکاتە ئامێزی ئەو مناڵە گریانەکە ژیر ئەبێتەوانێ هەست بە ئارامی دەرونی ئەکات بەڵێ هەست بە ئارامی دەرونی ئەکات ئەو مناڵە وەڵێ زەن خۆشەویستان لە تەوەری دومی پرۆگرامەکەمانە ئەم باز لە گرنگی پێدانی مناڵەکەین بە تایبەت لەلایەن دایکان و باوکانەوە کە زۆرینەی دایکان و باوکان گرنگی لە باوەشگرتنی مناڵەکان و لە ئامێزگرتنی مناڵەکانیان ڕەنگە نەزانن یان بەهۆی نەریتی کۆمەڵایەتیەوە ڕەنگە هەر یەکێک لە دایکان و باوکان بە ئایبەی بزانن ئەگەر زۆر گرنگی بە مناڵەکەیان بەنیان لە باوەشی بگرن یان ڕۆژانە خۆشەویستی خۆیانی بۆ دەربڕن پێی بڵێ خۆشمەوەی قسە و باسی زیاتر لەسەر تەوەرەکەی ئەمڕۆمانەکەین باز لە ئامێزگرتنی مناڵەکەین لە لایەن دایک و باوکەوە بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تارق نەجیب سەرپەرشتیاری پەروەردەیی مامۆستا تارق بەخێربێیت ڕێزیشتان سەلامەت بن مامۆستا سەرەتا باسی ئەومان بکەیت لە ئامێزگرتنی مناڵ لەلایەن دایک و باوکەوە تا چەند گرنگە بەڵێ بە ناوی خۆی گەورە لامێزگرتنی مناڵ کۆمەڵی پەیامی جوانی تایە بۆ مناڵەکە لەوە ئەچێت وەکو ئێمە مناڵ گەورە نییە تا بتوانێت بە دایک و باوکەکەی بڵێ سوپاس دەکەم بەرەوەی کە تۆ منت لە ئامێزگرت ئامێزەکەی تۆ ئەم شتانە بە منە بەخشێ بەڵام لە ڕووی دەرونیەوە کۆمەڵێ گرنگ و بایەخی زۆر زۆر گەورە یەکێ لەوانە پەیامی خۆشەویستیە کاتێک کە تۆ مناڵەکەی خۆت لە باوەش ئەگری ینی تۆم خۆش ئەوێت و یەکێک لە هەرا پێداویستی و احتیاجاتە بنەڕەتیەکانی مناڵ بریتێ لە خۆشەویستی بۆیە کاتێکە لە باوەشی ئەگری وەڵامیەیتەوە ئەڵەی تۆ داوای خۆشەویستیەکەی فەرمەوە خۆشەویستی لە باوەش مای خۆشمەویت یەکێک لە شتەکانی کە مناڵ خواستێتی و پێویستیەتی بریتێ لە هەستکردن بە ئەمان و دڵنیایی نەترسێت هەستکا لە تەنیشتی کەسێکی بەهێزایە هەستکا کەسێک بەردەوام دڵنیایی پێبەخشێ کاتێک کە دایک و باوک ڕۆژانە مناڵەکەی خۆیان لە باوەش ئەگرن لە ئامێزی ئەگرن ماچێکی ئەکات ئەم پامەی پێبەخشێ ئەڵێ تۆ تەنهانیت تۆ دڵنیا بە پێویست ناکات دڵە ڕاوکێت هەبێ پێویست ناکات ترست هەبێ یەکێ لە پەیامەکانی تری لە ئامێزگرتن بریتێ لەوەی کە منداڵ خواستەکانی کەمن بەس حەزەکە زوو بۆی جێبەجێ بێ زۆر تااقەتی چاوەڕوانکردن و ئێسێمە پلاندانێڵن 6 ساڵی کە ئەوە ئەەکەم 10 ساڵی کە ئەوە ئەەکەم مناڵ ئەمەی نییە خواستەکانی کەمن لەو سەرەتاوە هەستەکە لە تەنیشتی کەسێکا بێ کە زوو ئەم خواستانەی بۆ جێکا کاتە دایک و باوک نزیکن لە مناڵەکان و لە ئامێزی ئەگرن هەمان پەیامی ئێنێ ئەڵەن هەر دەقەیە هەر شتێک ویست ئێمە لێرەین بۆ ئەوەی کە پێت ببەخشین یەکێک لە پەیامەکانی تری لە ئامێزگرتن بریتێ لەوەی کە تۆم بە هەموو جۆرە قوبوڵە تۆم بە هەموو جۆرە قوبوڵە واز حەمناڵ شەڕەکە بێتاقەتیەکە نان ئەخوا نان ناخوا کێشە دروستەکە بە قسەکە بە قسە ناکات کاتێک کە تۆ لە ئامێزی ئەگریت ئەڵەی تۆ بە هەموو ینی بە هەموو جۆرە کە تۆ هەیت من تۆم قوبوڵە ئەم منداڵە هەستاکات کە قوبوڵیەتێکی هەیە لە ناو خێزانەکە یەکێ لە پەیامەکانی تری ئامێزگرتن بریتێ لەوەی کە من ئامادەم شتەکانیشی بۆ ڕاستکەمەوە کاتێک تۆ غەڵەت ئەەکەی هەر خۆشم ئەویت ینی زۆر جار لە بینی گرفت دروستبوون لە بینی دایک و مناڵ و باوک و مناڵە لە دوایەوە چی ڕۆیە لە ئامێزگرتن ڕۆیە ئارامێکی گەورە بە دڵی ئەو مناڵا بەخشێ بۆ چونکە ئەڵێ بەو طبیعەتە مناڵی کە من هەموو بۆ لاساریەی کە ئەیکەم نەگەشومەتە و قۆناغی کە دایک و باوکم بڵێن تۆ بڕۆرە دەرەوەی بازنەی خۆشەویستی ئێمە بۆیە بەردەوام هەست ئەکات ئەمە یەکێکی تر لە پەیامەکانی بریتێ لەوەی کە دەستکاری نەفسێتی مناڵەکەکەی ئامادە باشی لەوە دروست ئەەکەی بۆ گۆڕانکاری لە دووری بینی مناڵ و دایک و باوکیەوە گۆڕانکاری ڕوونایە پەروەردە ڕوونایەت بۆیە بەشێکی پەیامت پێیا بەڵام بەشێکی تریشی ئیشی خۆم ئاسانەکەم کاتێ مناڵەکەم لە ئامێز ئەگرم نزیکی ئەەکەمەوەی خەمە ئەو بازنەی کە خۆم مسەیتەرم بەسەریە لەژێر ئەم سێبەری خۆشەویستی و سۆز و میهرەبانی منە دەستکاری پێکهاتەکانی کەسێتی ئەو ئەەکەم بۆیە
ئامادەی ئەەکەم بۆ وەرگرتنی شتەکانی خۆم. ئێستا ئێمە لە مەکتەبم حاڵەتانەمان زۆر هەیە، مناڵێک زۆر بێتاقەتە گۆشەگیرە کاچینە ناو مەوزوعەکەەوە لە کۆڵینەوەکەی تەماشاکەی باوکی بەیانی ئەڕات کاتێکێتەوە ئەم خەوتووە داکی ئەڕات جاری وایە دەوامەکەی لە مەکتەبە دوای کەێتەوەی نێرە بۆ حەزانەش بۆ چونکە ئەوەندە ئیش ئەکات. ئەم ناڵە دوایی جەوێکی بۆ دروست بووە هیچ لەم دایک و باوکە وەرناگرێ دەرەوەش فریایی ناکەوێ. بۆیە ئەگەر بتەوێت ئەم مناڵی خۆت پەروەردە بکەی ئەبێ سێبەری خۆشەویستی و میهرەبانیەکەت بەسەریەوە بێت و بەردەوام لەناو ئەم جیهانەکە بێوتە جیهانی لە ئامێزگرتن و خۆشەویستی تۆ ئەتوانی دەستکاری ڕفتارەکانی بکەیت، دەستکاری بیرکردنەوەی بکەیت، دەستکاری هەستەکانی بکەی ئەوی زوو وەڵامت دەیاتەوە. بەس کاتێکە لێ دوورەکەوێتەوە وەڵام من نایەتەوە کە لەوە چێمە پرسیاری زۆرێک لە دایک و باوکی ئەم سەردەمە بکە بۆ مناڵەکەم بە جۆم ناکا بۆ هەر لە پۆلی 3 ساڵ لە پۆلی 3 و لە پۆلی 4ەوە تەمەڕودی هەیە بۆچی ئینتیمای بۆ من نەماوە بۆ هاوڕێیەکی خۆشەویسترەوێ لە من ئەخر تۆ هاوشی سۆزە بۆ ڕەنگە مامۆسایکی خۆشتر بوێت مامۆساکەیش حتمما خۆشە بەڵام لەوێ شار ئەو مامۆسای سیفەتی دایکایەتی و باوکایەتی هەیە زۆر خۆشەویسترە لای منال لەو مامۆسایی کە زۆر ڕسمیە. بەڵام هەندێک جار خێزانەکان ئەڵێ من هەموو پێداویستەکانم بۆ مناڵەکەم دابین کردووە، بەڵام لەوانەیە ئەو مناڵە لە هەست و سۆز و خۆشەویستین داوای هەرچێکی کردووە دایکەکەیان باوکەکە بۆی ئەنجام داوە، بەڵام هەست و سۆز و خۆشەویستی پێ نەبەخشیوە. ئایا ئەمە هەر کاریگەری نەرێنی ئەبێ لەسەر مناڵەکە؟ جامە وێنەکە بێنە لە پێشاوی خۆت مناڵ لە سێ بەش پێکاتەوە. بەشێکی ئەم جەستەیە وەکو مەچینەیە گوایە بێ مەوادی خامی بکە ئەنچە شیریەی تێ خواردنیەی تێوانە بۆ ئەوەشی کە تووشی زەرەر و زیان نەبێت جلوبەرگیەکەیتە بەر و دایەپۆشیت. ئەم بەشەی کە ئەگەر خواردن مەیە بە مناڵ هەتا ئێوارە خۆشەویستی بەرەخۆ برسێتی ئەو پڕ ناکاتەوە قیمەتی نییە. بۆ پڕکردنەوەی برسێتی جەستەیی پێویست بەمەکە کە خواردنی تەندروست بین بە منداڵەکەمان. بۆ پاراستنی لە سەرما و گەرما پێویستەکە جلی لە بەرکەین 1000 چیرۆکی بۆ بخوێنیتەوە سوودی نییە لەم حاڵەتەیە. بۆیە دایک و باوک بێ هەر لە سەرەتای ئەوە کە بن بە دایک و باوک بیر لەمە بکەنەوە ئەوان لە بەرامبەر مرۆڤەکان کائینەکان سێ جۆر پێویستی سەرەکی هەیە جگە لە پێویستەکانی تر یەکیان ئەم جلو بەرگ و تەرتیباتە. ئەمە گەر دایک و باوکیش نەبێ کەسێکی کاتوانێ بۆی بکە دایەنێک ئەتوانێ بۆی بکە خزمەت گوزارێک ئەتوانێت کەسێکی کە لە دایانگا ئەتوانێ کەسێ بگرە لە ماڵەوە بۆ یەکە. ئەمە ئەم بەشەی ئەم بەشە نەعەقڵیە مناڵە پێشەخانە لایانی دەرونی ئارامەکات و شخصێتی بۆ دروستەکات. ئەمە هیچ چینێکی نیە. لایانی دووهم لایانی عەقڵی ئەم مناڵەیە. لایانی عەقڵیەوەی مناڵە بزانێت چاک چیە و خراپ چیە، بتوانێت بڕیار بە، بتوانێت شتەکان بناسێتەوە، بتوانێت خۆی بپارێزێت، زیرەکی کۆمەڵایەتی بۆ دروست ببێت. ئەزانێ ئەمە ڕووناکیە ئەمە سوودەکەیەتی، ئەم پلاکە ڕەبتی هەیە بەمەوە، ئەمە ئیشی عەقڵە. ئەمەش هەرچی جلوبەرگی دنیا هەیە بیکەیتە بەری ئەم مناڵە، هەرچی خواردنی خۆش و نەستەری خۆشە، هەرچی مارکەی خواردنی تازە هەیە بە ئیتالی و نازانم بە چیەوە بێنی بیکە بە قورجی ئەم مناڵەیە، ئەمە پێوتە تربێتی عەقڵ بە پێدانی زانیاری ئەکرێت. ئەبێ ئەم دایک و باوکە هەر لە سەرەتاوە ئەمەی پێ ببەخشن. جلوبەرگیش و خواردنمان نایە ئیشیشمان کرد لەسەر لایانی عەقڵی، بەڵام خۆیمە کۆمپیوتەرێکمان ناوێت دروستیکەین ڕقەمێکی بین یەکسەر نەتیجەمان باتەوە وایە سە کۆمپیوتەر زۆر لە مرۆڤ جاری وایە ژیرترە، بەس هیچ هەستێکی نییە. بۆ پەروەردەکردنی لایەن و هەست و شعوریەکەی پێویستمان بەم نازە هەیە، بەم نزیکیە هەیە، بەم میهرەبانیە هەیە. منداڵ بەشێکە لە دایک و باوک زۆر غەڵەتە دای ببڕی لە خۆ. ئێستاش خۆشمان ئەیڵین و کەسە تەمەنی لە ئێمە گەورەتراڵێ و دەقیقە باوکم باوەشم پیاکات خۆی بۆ بەبافیرە بەسەڵێ و دەقیقە ئەڕۆم دەستی باوکم ماچەکەم و باوکم باوەشم پیاکە هەستەکەم هەموو دنیا لەژێر کۆنتترۆڵی منە. دایک و باوک لێرە لێی تێگەچێ وا هەستەکات ئەگەر جلوبەرگی مناڵەکەی جوان بێکەواتە هەستێکی باشی بۆ دروستە بێ. تامان ئەم پەروەردەی هەستە چی بۆ ئینسان دروستەکات، چی خۆش بێ چی خۆش نەوێ، هەڵچوونەکانی کۆنتترۆڵەکە، پەیوەندی کۆمەڵایەتەکانی ڕێکەخە. دووهەم مرۆڤ بەم هەستە دەرونیە بەهێز ئەوێ، ینی مرۆڤێکی برسی کاتێکە خۆی نادۆڕێنێ هی ئەوەیە لایەنی هەست و سۆزەکەی و شخصێت و کەسایەتەکەی بەهێزە. ینی دوو مناڵ برسیانە بێ، یەکێکیان بۆی برسێتەکەی پڕکاتەوە پەنابا بۆ ئیشی خراپ، یەکێکیان تەحمل ئەکات خۆی ئەپا بۆ ئەمەی کە بە پەنابا بۆ شتی خراپ. ئەمە دایک و باوکی هەر وەکو مەکینە کردویانە بە قورجیا، بەس لایەنی عەقڵی و لایەنی دەرونیەکان پەروەردە نەکردووە کە خۆی بگرێ هەتاوەکو کاتێک ئەتوانێت خۆی ڕزگار بکات. ئەو لایەنەی برسیە، بەس ئەمەی تریان برسیە وەکو ئەم دەست بۆ شتەکە نابات.
بە هیچ جۆرێک مناڵەکان ببینە باوەڕکە ئەو گوڵانە چۆن ئاویان ئەگەشێتەوە لە دەموچاوی مناڵەکانە گەشانەوە و سیزبوونیان ئەوێنی ئەزانی کە مەحرومن لەو هەستە لەو سۆزە لەو مێرابانەی کەوا دایک و باو لە کاتێکا هیچی تێناچێ یعنی زۆر بیر لەمە ئەکەمەوە ئەتەوێت جلێ بۆ مناڵەکەت بکڕێ ئیشکێ جارێ 15 ڕۆژ ئیشەکەی بەس بۆی جلێکی جوان بۆ مناڵەکەت بکرد ئەتەوێت مثلا حتا شتێکی فێرکەی ئەبێ بی بەی لای مامۆسایەک و لایوانە بەس ئەمەی تران خۆ دینارێکی تێناچ هیچی تێناچ بەیانی هەڵەسی ئەگەر مناڵەکەت خەوت بوو پەتوەکە لەسەری لا بە ئەم لاولای ماچکە و بەچی بێڵا زانە مناڵێکە لە خەو هەڵەسێ چی لە خەو هەڵەسێ وانە ئەگەر ئەچیتە دەرەوە چی لەو دیمانە جوانترە کە تۆ هەڵوێستی بەجێهێشتنی ماڵت بریتی بێ لە ئامێزگرتنی مناڵەکانی خۆت پیان ئەڵەی لە پێناوی ئێوەیە ئەڕۆمە دەرەوە ئێوەم هەر لە بیر ئەبێ بێت بەجێتان هێڵم بۆی بگەڕێمەوە بۆ لاتان بەس ئێوە دایک و باوکەی کە نایبینێ دوایش ئەڵێ وەڵا جاخۆ من ژیانم فەوتاوە لە پێناوی مناڵەکەم ئاخر مناڵەکەی تۆمەی ناوێ بۆ چێتی ئێستا منچم 2000 شعرە خوێنمەوە بۆ ڕوەکەمەتی سوشال میدیاش کاریگەرێکی زۆری لەوانەیە کردبێتە سەر خێزانەکان وونە کاتێککە مناڵەکە ئەگری یاخود داوای شتێکێکا کە لەو کاتیا دایکەکە ناتوانێت بۆی بکات لەوانەیە مۆبایلەکە باتە دەستی و ئەمەش حدورکەوتنەوە نیە لە دایکەکە و لە خێزانەکە موبایلۆمانەوە و مەمکەمشی تەمەنی 2 ساڵی لاتوە هەستا هەموو مناڵەکە ئەبینی ئایپادێکی بۆ مناڵەکانیان ژیرکەن مەمکەم هەر لاسیکەکە و یەکسەرە گریا و مەمکەمژەیە ئەگەر بە قوڕڵام ئێستا بۆ مۆبایلەکە ئێستا ئەوە نییە ئێستا خواستی ئەمانیش بەرز بووەتەوە بۆ دوو هەمیش یعنی خواستی بەرز بۆ تۆ تازە بە مەکەمژەکە ژیر نابێ بە مۆبایلێکی بیتێ ئایپادێکی بیتێ زۆر خراپە زۆر خراپە چونکە هەڵکردنی ئاڵای سپێ لە لایەن دایک و باوکەوە کەڵێت من تربێتی تۆم پێ ناکرێ تۆ زۆر گرنگ نی بۆم یعنی مناڵ جاری وا هەیە شەڕ بەدەها زۆر جارێمە شتێکمان تووشە بێڵم وڵای خێری تیا بوو شتێکم لەبیر چۆ باش بوو ئەمەم بەسەر هات وایە زۆر جار شتێکە هەندێک شتیشەیە لە دنیای بینی مناڵ و دایک و باوکە هەر بەم جۆرەیە دایک و باوکەکە پێی زعازە بەس زۆر خێری تایە مەسەن ئەم مناڵە ئەگری ورکەگرێت لەم دایک و باوکەی دیارە ئەم مناڵە تینوەتێکی قورس لەناو ناخیا هەیە بەم گریانە دەری ئەبڕێ بەم شت شکاندنە دەری ئەبڕێ بۆیە دایک و باوک ناچارەکە بگەڕێنەوە بۆ لای سەیریکەن وەکو کائینێکە پێکاتوە لە عەقڵ و لە هەست و لە شعور و لەم بابەدانە نەک وەکو ئەوەی منەتی شەکەین بەسەری ئاڵێن تۆ چی دەوێت شێت بووم بەدەستەوە لە چی نوقسانە جوانترین ژوورت هەیە پاسکیلی نازانم چیم بۆ کڕی و هاوڕێکانی تۆ لە هەفتەیەکە لە مانیەکە ناچنە دەرەوە من 4 جارت بەمە دەرەوە ئێوەمە پێویستی بەمە نییە و پێویستی بە لە ئامێزگرتنەکە یعنی وێنەکە بێنەرەوە پێش چاوی خۆ خۆمان هەمومان مناڵی دایک و باوکمان بووینەوەی کە بینی ومانە یعنی وازەحە بەدیلی نییە جاری وایە کەسێکی ئەڵێن کاریزما آخر کاریزمای دۆم دروستە بێتەوە دەیەم سەیەم هەزارم دروستە بێتەوە بەس ئامێزی دایک دروست نابێتەوە با بەسەباسی سوشال میدیا کراوە کاوکارم پەیوەند ئەمەژەی پێە مۆبایل هەر بۆ مناڵەکە نا ڕەنگە مناڵەکە داوای خواردن کا برسی بێت ڕەنگە داوای چوونە دەرەوە بکات ڕەنگە داوای بکات باوکەکە یان دایکەکە تۆزە گاری لەگەڵا بکات لەبەرەوەی کە ڕەنگە خوشک و برایەکی نەبێت بەڵام دایکەکە یان باوکەکە بە مۆبایلێکەوە خۆی خەریکە و مناڵەکەش هەیە بۆ جاڵن کەسێکە بووە یەکێکی داوت کردەوە وتوێتی چیە خۆی ئەگەر مریشکە خۆیەوە مریشکۆ گەر کەڵە شێرە خۆیەوە مریشکۆ گەر قازە خۆیەوە هەرمووی باشە ئەمیش مناڵەکە هەرچێکەوە هەر یەکسەر مۆبایلەکەی بۆ فڕایە مۆبایلەکەی وازڕیشە مۆبایلی ئەمڕۆ زۆر خراپە جاران مەسەنە نەگەر مناڵەکەت کردە دەرەوە بڕۆ یاریکە بڕۆ پاسکیلەکە لێخوڕە بڕۆ ئەوە بکە بێزەلەر و بێزیان بوو ئێستا مناڵ گوێیان لێگریانی لە تەمەنی 6 ساڵ و 7 ساڵەوە کۆمەڵێ زانیاریان لە نابێ بۆ ئەو تەمەنە بێ کۆمەڵە بیرکردنەوەیان هەیە نابێ بیرکردنەوەی ئەو تەمەنە بێ کۆمەڵی هەستیان گۆڕاوە زۆر خراپە یعنی مۆبایل شتێکی بەسیتیش نییە کە تۆ ئەیتە دەستی لەمایە هەمومان مقەسیرین بەس ئەمە چییە بێتاقەتی ئێمە لە مەسئولێتی لە ئەستۆگرتنی مەسئولێتی دایکاتی و باوکایەتی هیلاک بووین لێ بێتاقەتین بە گەورەی نازانین بە شانازی نازانم کە من کاتم بە مناڵەکەم ببەخشم ئەتوانم 3 ساعت دابنیشم بە دیار مۆبایلەکەم یان بە دوێ دیار درامایەوە بە دیار چوونە دەرەوە بەڵام شارێکی ناتوانم لەگەڵ مناڵەکەم ئەمە نایکەین ینی وا هەستەکەین ئێستا قورسترین تاموچێژی لێ وەرناگری دایک باوای لە هاتۆ تاموچێژ لە خزمەت جاران هەموو مەدایک باوکمان بۆمانە جێڕێتەوە ئەڵێ وەڵا ڕۆڵە تۆ بە کۆڵمەوە بوویت ڕۆشتوم بۆ حیوان دۆشینیش
ینی ئەمی بە کۆڵەوە بووە لەوێ خەریکی حیوان دۆشین بوو هاتۆتەوە بەدەم ڕێگەشەوە گۆرانی وتووە هیچ گلەیەکیشی گۆرانی نەکرد دەردڵی ئێستا نەکرد دایک و باو گیریان خواردەوە لەبەر گیری خواردەوە بە دەموچاوی خۆی احتیمان بە مناڵەکەی نایە گۆرانیەک ناڵێ دڵی خۆش نییە لە ماڵەکەیە بۆ ناوێ هیلاک بێ لەگەڵم کائینایە بۆیە ئەم مرۆڤە کە گەورە ئەبێ هەر پێش گەورە بوونیشەکەوێتە سزادانی دایک و باو مەرجنیەوەی لە سجنابێ عەزێت بدرێ ئەوەی تۆمەتبارێک بوو بێ ببرێت جەڵدی لێ بدرێ ئێستا هەمومان جەڵ دەخۆین بەدەستی مناڵەکانمان ڕۆژانە بۆ چونکە قیمەتیان نازانین و باجی ئەم نعمەتە نایین لەوانەیە هەندێک جا مناڵ ئارەزووی لە یاریێک بێ کە بۆی بکڕن بەڵام بۆ ئەو خۆشتر بێ کاتێک کە تۆ ئەو یاری بۆ کڕی خۆش لە ماڵەوە دانیشی ئەو یاریە میکانۆیە هەر یاریێکە لەگەڵ یا ئەنجامیم دەیت لەوانەیە بۆ ئەو هەستە زۆر خۆشتر بێ لەوەی کە یاریەکەی بۆ کڕێت بە دڵنیاییەوە زۆر زۆر خۆشە مناڵ ئێمە گەورە بووین وا هەستەکەین لەبەرەوەی خۆمان هەستەکەین پیاوین ژنین محتاجنین بە کەس وا هەستەکەی مناڵژەم هەستەی هەیە ئەستا تۆ بەیانیەتە دەرەوە بەعکسەوە لەوە چ ئەسڵان ڕقێک لە دڵتا بێ حەسکە هیچ بەشەرێک نەبینی بەسە مناڵەوە نییە هەستەکەی گەورە بوویت پێویستی بە دایک بە باوک بە ڕەفیق بە برا بە هیچ کەس نەماوە فەقر و شانە بەسە مناڵەوانی ئەم هەستە جاری وایە وا هەستەکەی نەویش وایە وا هەستەکەی پێویستی بە تۆ نییە پێویستی بە منە و ئەم پێویستیش عەفوی پرسیارکە یعنی مشکلەکەی ئەوەیە زۆر بە بەسیتی پڕەکرێتەوە فقط هەستێکی پاکێ شعورێکی دایکانە و باوکانەی ئەوێت هەست بە مەسئولیەتکردنێکەوە دووهەمیش بینینی مەترسیەوێ وەکەوەی کە وتم یعنی سزامانەیەن ئەم مناڵانە ئەم جیلەی کە دروست ئەبێ سزایەکی داوک و باوکیانیان بە حیاتی لە تاریخی کووردا شتیوانە بووە زۆر جارێ مەگوێمان لە دایکانە بێ کاتێک کە مناڵەکەی بەخەبەرە کاتی نییە یاخود تااقەتی نییە یایی لەگەڵ مناڵەکە بەڵام کە ئەخەوێت ئەڵێ من ئێستا بەزەین پیاەتەوە یا حەزەکە لە خەوەکەی خەبەری کاتەوە بۆچی ئەو کاتی کە بەخەبەرە تۆ کاتی بۆ تەرخان ناکەی بەڵام کە خەوتووە تۆ هەست بە بەزەیی ئەەکەی حەزەکەی خەبەری کەیتەوە لەو کاتەیە ڕێخستنی ئەمانە زۆر زۆر زەڕورە ینی حتا یەکێک بالموناسەبە لەو شتە جوانانە کە لەم بەرنامانەوە پێشکەشەکرێ ئەمەیە ئەم سەقافەتە بێ بگا بە دایک و باوک ڕێخستنی ئەمانە هەمووی گرنگە و یەکەم مستەفید و کەسێک کە قازان جەکا بریتێ لە دایک و باوک گرنگی بە مناڵەکە دەیە پاداشتایەتەوە تربێتی مەبەستەوەی ڕنگدانەوەی بۆ سەر گەورەبوونیە بێت کەسایەتی لە داهاتوودا ئەو مناڵەش کە گەورە بوو بۆ دایک باوکەکە بە هەمان جۆرە بێت بە دڵنیاییەوە بە دڵنی خۆی هێنەیە یاسا هەیە وازە شاز بێنە حاڵەتی شاز ئەسڵ وایە هەر دایک و باوکە پەروەردەی مناڵەکان بە شێوەیەکی باش کرد چاودێریان کرد ئەم مناڵە لە 100 باش لە 100 ئەمێنێتەوە لەژێر کاریگەری کۆم نەخێر 20 شەمێنێتەوە بەس ئەسڵ ئەمەیە بەڵام تۆ بیر بکەرەوە ینی هەرەوە مێزەی کە دروست کراوە لە بەردەمی ئەمە پێکاتی هەندەسیە ئەم لایە و ئەو لایە یەک سامتینن ئەم مێزە هەمووی تەختە کاتێ بڕیار وایە ئەم مێزە ئەم شێوازە وەربگرێ ئەگەر بێت و بە لاروێری بیکەین ناڕێک و بەرز و ناقۆڵا دەرەچی ئەمە شەر مناڵەکەیە تۆ لێرەوە جستەیت گەورە کردووە جلی جوانی لەبەر کردووە کە ئەچی گفتوگۆیەکی عەقلانی لەگەڵاکەی تەماشاگە ئێرنا و ئێرە پوچە کڵاوەکەی سەری جوانە قشی زۆر زۆر جوانە چاوی جوانە بەڵام ئەوەی لە ژێرەوەی پەروەردە نەکراوە باشە گەدەی پڕکراوە بەڵام دڵی کە هەست و سۆز و خۆشەویستی و ناسکی و وانە ئومێد و هیوا و ئەم بابەتانی تایە تەواتە نییە کاتێک دایک و باوک بە ناهاوسەنگی ئەماکەن مناڵێکی ناقۆڵا ئابینن جایان زۆر عاقڵە لایانی دەرونی کەم بەهێز کردو فێڵباز دەرەچێ ئەوە ساختە چیترین کەس دەرەچێ خۆی میلەتەکەی گیرەخوا بەدەستێ ئەو منداڵانەی کە لە ماڵەوە هەست و سۆزێکی زۆریان بۆ دەرنابردێت و دوورن لە هەست و سۆز لە دەرەوە ئەو مناڵانە جۆرە مناڵە دەرناچن کە دایمە ڕق و کینە لە دڵیاندا دایمە بەڕقی لەگەڵ کەسایان چوادەوریاندا مامەڵە ئەکەن ئەم مناڵانە مەترسیەکان لە چیە طبعا حاڵەتێکی ئاسایی دەرناچن وازەحە یان زیادە ڕەوی یان کەم بەڵام مەترسیەکەی لە چی ئەگەرمانە زیرەکیان زۆر بێت دوایە بنە کەسی فێڵباس ئەگەر زۆر زیرەک بن بەردەوام ئەم زیرەکانە ئێساوی قومبەلەی نەوەوی دروست کردووە لە سەردەمی خوالەوە چە زیرەکترین کەس بوو بێ لە ڕووی مێشکەوە بەس دەرونی وشک بووە سۆز و خۆشەویستی و ئەمەیتیانە بۆیە شتێ دروستەکە مرۆڤایەتی لە ناوبەرێ بۆیە خەتەریەکە ئەوەیە کە ئەم مناڵان ئەگەر فرسەیەکیان هەبوو بێ زیرەکی عەقلیان هەبوو بێ و بەڵام لەلایەنی ڕۆحیەوە وشک بوو بنەوە ئەم مناڵانە زۆر فێڵباز و ساختەچی و مجریم و ئەو بابەتانە دەرەچن یان بەعەکسەوە تەماشاکە یەکسەرمانە تووشی گۆشەگیری ڕقیان لە هەموو کەسێکە بێتەوە وا هەستەکەن هەموو مرۆڤەکان وان بۆ چون کاڵە من دایکم خۆش نزیکترین کەس بووە لە لای من ئاوا بوو ئەو مرۆڤش وایە ئەوەش وایە ئەوەش وایە گومانی لە هەموو شتێک بۆ دروستە بێ یعنی مناڵەکەی ڕەفیقی بینێ پێەکەنەوە هەستەکە و درۆکە پێەکەنە نابێ پێ بکەنێ ئەبێ وەکو ئەم بێتاقەت بێ
لەبەر ئەوە بە دڵنیاییەوە تەسیرێکی زۆر زۆر گەورەی لەسەر ئەم مناڵە ئەبێ کاتێک کە لایەنێکە گریت و لایەنەکەی تری کاتە توانین بڵێن تووشی شڵەژانێکی دەرونی ئەبێت ئەو تووشی مناڵە شڵەشانی دەرونیە بێت تووشی تێکچوونی ڕەفتاری ئەبێت تووشی دابڕانی کۆمەڵایەتی ئەبێت ئیتر مناڵی واشەیە فرسەی بۆ ڕێکەوێ بە زەمە دەگمەنە دایک و باوکان دڵ بۆ خۆش نەکەن جاری وایە ماڵخوایان ئیهمالن جوان نەیاوەتێ ژینگەیەکی باشی دەسەکەوێ ڕەفیقێکی باشی دەسەکەوێ لە قۆناغێکە یەت قەرەوەی هەموو ئەمەش ئەکاتەوە بەڵێ مامۆستا هەنێک کەس هەیە ئەڵێ زۆر گرنگی بە مناڵەکەت مەیە بە زۆر نازی هەڵمەگرە بە ئەوەنە بەناس پەروەردەی مەکە با خراپ نەبێ با لە دەست دەرنەچێ ئایا ناس پێدانی زۆر مناڵ لە دەست دەرەکات بەڵێ ئەماڵین ئەوەی کە پێویستێتی بیێرە بە هاوسەنگی لەگەڵ لایەنە عەقڵیەکە لەگەڵ لایەنە جەستیەکە بەڵام کاتێک کە ئەم دایک و باوکە هەموو شتەکەی کەی فرامۆش کرۆ بەس بە قوربانیە بێ من لە ئێوە پرسم میلیۆنە جار بە مناڵێڵە بە ساقەت بم گیانم بە فیداد بێت تۆ چاوی منی چی فێرە بێ لە ژیان چی فێرە بێ ئەمەی کە پێی ئەڵێ کوڕم کاتێک ئاچیتە دەرەوە هاوڕێکت بینی سڵاوی لێ بکە ئەمە تەربێتە ئەمە جوان بەڵام کاتێککە پێڵێ بە ساقەوم تۆ خۆشەویستترین مناڵی لەم سەرزەویا تۆ جوانترینی تۆ ئەوەی ئەمە فێریەوەیەکە مامەڵەکانی ڕێخان ناز و خۆشەویست لەمیشا چۆن لە مەوزوعی جلوبەرگ و لایەنە مادیەکە هەندێک دایک و باوک زیادە ڕەویان کردەوە هەسەگەنەوە لە ناس پێدانەکەشان ناسپێ ئێستا ئەم دوانە بە زۆری ئەکرێت جلوبەرگی بۆ کرێ خواردنی بە ئەیباتە دەرەوە ساری بۆ کرێت بە قوربان و بە ساقەیە بێ بەس ئەمەی تریان لە شوێنێکی کا مناڵە وەریەگرێ بە پەرتەوازە لە فەیسبوک و موبایل شتێکی پەروەردەی وەرەگرێ لە هاوڕێیەکی گەڕک شتێکی وەرئەگرێ لە فلیمەکە سەیرەکە شتێک وەرەگرێ ئەم شتانە کە یەکیانەکەی ئەوە نیە دایک و باوکەکایەوێ بۆیە تربێتە عەقڵیەکەی دژ ئەوەستێتەوە لەگەڵ گرنگی پێدانە عاتفیەکەیە جا ئەو کاتە بە تربێتێکی شێواوە و ناسپێدرا و بێزانی چی دەرەچیت هەموو عایلە گیرەخوا بەدەستەوە ئەو مناڵانەی نازێکی زۆر زۆریان پێدراوە بەڵام لایەنە تربەوەکەی فرامۆش کراوە هەموو عایلە گیری خواردەوە بەدەستیەوە لە مەکتەب مامۆستا گیری خواردەوە بەدەستیەوە لە گەڕک هاوڕێی نییە بۆ چونکە ئەمە ئەبێ بەردەوام لە پێشەوە بێت دڵی نەشکێندێت هەرچێکەرچێکیانە بۆیە ناسپێدانیش ناسپێدان چۆن ناسپێنەدان و شکردنەوەی ڕۆحی ئەم مناڵەیە ناسپێدانی زیاتریش هەر نابێت ینی وەکوتم ئەینەن کە زیادە ڕەویتە ئینسان ئەمەیەکەی بینی هەنێک جار دایک و باوکەکەش نا لەلایەن ماڵە باوانی دایک و باوکەکەەوە نازێکی زۆر ئەدە بە مناڵەکە و ئەویش پشت بەوانە پەستێت بیانوش زۆر زۆر بووە یەکێڵە مناڵی یەکەم هەیە مناڵ حد لە هەموو عایلێک هەر مناڵی هەر یەکەم هەیەڵێ مناڵی ئەخیرە پاشە دوانێتە وێردانیەکیان یەکەم ینی بەردەوام دایک و باوک بیانوە هێنێتەوە بۆ ئیشە سووکەکە بۆ قەت باسی ناوە ڕاست ناکرێت نەگبەتی فەقیرە مشکلەکە چییە دایک و باوک مەسئولیەتە ئەساسیەکەی خۆی بە دوایە ناڕوە بیانوە هێنێتەوە بۆ خۆی ئەمەی کە قورسە تربێتەکەیە تربێتی ڕۆحی و تربێتی عەقڵی مناڵەکەیە ئەم دوانیان قورسە خۆی نایە لەم دوانە بەس جلوبەرکردن زۆر ئاسانە جاری وا خۆشی تااقەتی نییە دایکی بۆ نمونە پێڵە بە باوشی ئەڵێ مناڵە شتی پێویستاڵە چی بۆ کڕی فڵان شڵەوە دووەنە پارات ئەڵە بڕۆ خۆ بۆی بکڕا پیشیە بە ڕەفیقێکی هەر بۆی ئەکرێ بەس ئەوەی کە ئیشی خۆیەتی لە تەنیشتێ مناڵەیە بە پەروەردەی بکات لەگەڵ خۆتابی بەرە دەرەوە جار بەشێکی زۆری ئێمە هەمومان پەروەردەی ئەو بردنە دەرەوەین کە دایک و باوکمان لەگەڵ خۆمانە ئەبردی بۆ ماڵی پورت لەوێ پورت دەبینی پورزات دەبینی ڕێخستنی ماڵت بە جۆرێکی تر ئەبینی هەستت بە شخصیت و کەسایەتیەک ئەکرد لەگەڵ باوک هەمووی بەجێ یەڵێ بڕۆ ئەو سوچە بۆ تۆ ژووری نووسنە بۆ تۆ ینی گۆشەکان جارێک بۆ سوچێک و هەریەکە و بۆ سوچە پاسوردی ئینتەرنێتەکە و مۆبایلەکە باوکانێ ڕاکەن لە مەسئولیت بەس ناتوانن ڕاکەن جیهانی ئەوان جیهانێکی بچووکە مناڵەکان لەو 100 مەترەی کە تیاژین لەو 200 مەترەی کە تیاژین تۆڵەی هەر هەمویان لێەکەنەوە پێویستی بە میهرەبانیە بۆ پێویستی بە زەردەخەنەیە بۆ هیچی تێناچێت ڕۆژی 1000 جار بە قوربانی خەڵکە بین نەفرێ تەلەفۆن بۆ منکە بەڵێ بە ڕێزم فەرموو ئەمریکا لە خزمەتام ئێ باشە چەند جار بەم ناڵەکەم و ئەمریکا چەند جار بە هاوسەرێکتەڵ نایڵێن بۆ هاوڕێیەکمان بە قوربانت بم بە ڕێزی برا گەورەی ئەخ برا گەورەیسی وەڵا برا گەورە نییە ئەی بۆ بە مناڵەکەی خۆت ناڵێ هەرچی دەستەواشەی ناسکە بۆ دەرەوە بەکارێنین ئەم مناڵە تۆڵە ئەکاتەوە لە دایک و باوک هیچیشی ناوێت تەکلیفی ئەو زۆر زۆر سووکە ئەو گرنگی پێدانی عاتفیەوێ گرنگی پێدانی عەقڵیەوێ چاودێریێکی سلوکیەوێ هەست بۆ ئەمانە بکە ئەو باوەشەیەوێ کە ڕۆژان مامۆستا سوپاس بۆ بەشداریکردنت بە هیوای پرۆگرامەکە سوودی هەبێ ئەم تەوەرەمان سوودی هەبوو بێ و دایک و باوکان توانی بێتیان بینەرمان ببن و سوودێک لە قسەکانی بەڕێزت وەرگرە سوپاس بۆ جەناب سوپاس بۆ بەشداریکردنت